باس لە منداڵێکی 10 ساڵەکەین کچێکی بەتوانە و بەهرەمەند کە توانیوێتی لەگەڵ سیستەمی خوێندنەکەی خۆیان بتوانێت کارێکی جیاوازتر و وزەیەک و بەهرەیەکی جوانتر پێشکەش بکە ئەویش نووسینی چیرۆکە بەڵام بە زمانی ئینگلیزی. ئێمە هەمیشە لە پرۆگرامەکەی خۆمانەوە تومانە منداڵەکانمان لە سەرەتای تەمەنیانەوە لە خێزانەوە بێ بە زمانی شیرینی دایک گۆشیان بکەین دوجار سیستەمی خوێندن هاوکارێک بێ بۆی کە ئەم زمانە پەرەی پێ بدرێت بەپێی قۆناغەکان کە تێپەڕە بێ منداڵەگەر توانایەکی زیاتری هەبوو هەوڵێکی باشتری هەبوو با زمانی دۆمیش فێر بێت ئێکە زمانی دۆمیش فێر بوو اینجا بتوانێت لە بوارێکە لە بوارەکانە خۆی ببینێتەوە و بتوانێت بەهرەکەی خۆی پێشەش بکە ئەوەیە ئەم جاریان بەهرەی ئەم منداڵە لە چیرۆک نووسینە ڕێگەی ئەم نامیلکەیەوە کە بەدەستی منەوەیە. ئێمە گفتوگۆکەین لەسەر ئەو بەهرەی منداڵاوە لەگەڵ ئەوەی کە تا چەند مامۆستاکەی هاندەریەتی بۆ ئەوەی کەم کارە بکات چونکە زۆر جار منداڵ ئەگەر توانە وزەیەکی هەبێت نەتوانێت ڕێنیشاندەرێکی باشی هەبێت لەوانەیە بەڕێیەکی کەیا بڕات و نەتوانێت بەهرەکەی بە باشی سوودی لێ ببینێ بەڵام کە تۆ دەرگای یەکەمە لێکردەوە بێگومان بۆ دەرگای دووەم و هەتا دەرگاکانی تریش ئەم مناڵە هەنگاوی باشترەنێ. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێست مامۆستا هێمن عوسمان وەکو بەڕێوەبەری قوتابخانەی گیانی ناوڵەدۆتی هەروەها ترێ کارزان وەکو خوێندکاری ئەو قوتابخانەیە و وەکو ئەو کچەی کە من باسم کرد بارەمەندا کار دووچانە سالستۆ لای ئەمەمیان زۆر بەخێر بێن پێیان بەخێر زۆر بەخێر. من سەرەتا حەزەکەم لە تریەوە دەست پێ بکەین مامۆستا بزانین ترێ ئەمە چەند ساڵە تۆ لەو قوتابخانەیت و لە پۆلی چەنیت و چۆن بیرە لەوە کردەوە حەزت کرد چیرۆک بنووسی بە زمانی ئینگلیزی؟ لە پۆلی پێنجم و 4 ساڵە لە مەکتەبی جیهانم و لە پۆلی دووە دەستم کردووە بە نووسینی چیرۆک. دەستخۆش جا بابەتەکان چۆنە دۆزیتەوە ترێ ئێستا هەر باسی چیرۆکی ئەمەمان بۆ بکە نای کتێبەکە Beautiful Princess The Beautiful Princess بەڵام باسمان بۆ بکە ناوەڕەکەکەی چۆن دۆزیەوە؟ یەک چیرۆک نییە 6 چیرۆکە لە ناو یەک کتێبە و چیرۆکەکە کە یەکەم چیرۆکی تایەتی The Beautiful Princess لە پۆلی دوو نووسیومە کە 7 ساڵ بووم و ئەو ناوە و چیرۆکەکە خۆی بیرم لێ کردوتەوە بە مێشکی خۆم و یا کاتێک لە ژیانی ڕۆژانە شتێکە بێ شتێکی تری لێ دروستەکەم فکری تری تێکەم و بە مێشکی خۆم بیری لێکەمەوە. دەستی خۆش مامۆستا هێمن بابینە لای بەڕێزە جەنابێت چۆن هەستت کرد کە ترێ توانایەکی لەم جۆرەی تایە و یارمەتیتاندایەوە. دووبارە سڵاو بۆم دەرفەتە بەیانی هەموو لایەک باش بێگومان قوتابخانە کۆمەڵگەیەکی بچوو کراوە کارکتەرانی ناو قوتابخانەکەش هەریەکەوە بە سروشتی لەلایەن خودای گەورەوە بەهەری پێدراوە بە تایبەتتر مناڵ بە سروشتی ئەگەر ئێمە باشلی ورد ببینەوانی لەواچێ چەندین بەهرەی شاراوی تێدا بێت. ئێمە لە قوتابخانە کاری جدیمان لەسەرەوە کردووە کە ئەو بەهرانە زوو درک پێ بکەین چی پێویستی مادی و معنەوی هەبێت لە قوتابخانەکە بۆی دابین بکەین. تێگان یەکێکە لەو نمونە زیندوانەی کە لە قوتابخانەکەمانە هەر لە وەخۆی ئاماژەی پێدا لە پۆلی دووی بنەڕەتیەوە دەستی کرد بوو بە نووسینی چیرۆک لە ڕووداوەکانی ڕۆژانی خۆیان چیرۆکی دروستە کرد مامۆستاکان بە خۆشحاڵیەوە جێگەی دەستخۆشین ڕێیان پێدا بوو کە ئەو چیرۆکە بۆ قوتابیەکانیان بخوێنێتەوە کە من درکمان بۆ کرد کە ئەتوانین لەسەر ئەو بیرۆکانی کە ترێ ئیشی لەسەر کردو چیرۆکی نووسی و پرۆژەکە گەورەتر بکەین دەرگامان بۆ ئاڵا کرد بە یارمەتی خێزانەکەی لەسەر ئیزنی ئەوان دەرفەتی ئەومان بۆدا بینووسێت ڕۆژانە ئێمە فیدباکی وەربگرین ئەم چیرۆکت کە نووسیە ئەوەی زۆر باشە وای لێ بکە لە ڕووی خاڵبەندیەوە وا بکە ئەوەی کە بەڕاستی سەرنجی منی ڕاکێشا ئەوەیە کە وێنەکانی ناو چیرۆکەکەش لەلایەن ترێگیان خۆیەوە کێشراوە واتە تەنانەت مەسائلی تایپینیش ینی چی تایپێک کراوە ئێمە لە ترێگەن خۆی وەرمانگرتووە لە ڕێی کۆمپیوتەر و خۆی تایپی کردووە وێنەکان خۆی کێشاوێتی دوایەوە ئێمە لە قوتابخانە لە بەشی میدیا و پەبلیکیشنمان دیزاینی بۆ کراوە و بەم جۆرە بووە کە کتێبەکەتان لەبەردەستایە. یەکتی ترێگە من ئاماژەی پێ بدەم لە دنیادا کاتێک نوێگەری و پرۆژەیەتەکایەوە کە ئاسوودەی لەو جێگەیە بوونی هەبوو بێ بە خۆشحاڵیەوە کە ترێ
هەم لە ڕووی خێزانی و ئاسوودەی خێزانی بۆ دروست بۆ کامەجی دەستخۆشی بۆ بە خێوکارەکەی و لە قوتابخانەش کەشێکمان سپاس بۆ خوا و بە یارمەتی مامۆستاکان کەشێکمان بۆ بەدیێناوە کە ئەم بیرۆکەیە گەشە بسەنێت سەرڕای ئەوەی ئێمە لە قوتابخانەکەمان سیستەمی خوێندن بە ئینگلیزیە بابەتەکان ئاسان نین قوتابێک لەو تەمەنای بیر بکاتەوە لەوەی کتێبێک و یاخود چەند چیرۆکێک لە توێی کتێبێکە کۆبکاتەوانێ بەڕاستی جێی دەستخۆشیە من وەک بەڕێوەبەری قوتابخانە شانازی بە ترێگیان و بە تەواو قوتابیەکانی تریشەوەکەم باشە ترێ ئەم چیرۆکانی تۆ لە کۆ وەرەگرتووە یاخود خۆت نووسیوتە و وێنەکانیشە بۆ کێشاوە بەڵێ ئێستا ئەگەر کتێبەکە بکەیتەوە هەموو ڕسمێک وەکو مامۆستا هێمن وتی خۆم دروستم کردووە و فیکرەکان هەموو بەشێکی ناو کتێبەکە خۆم بیرم لێ کردوەوە ینی هەموو فیکرێک کە لە ناو کتێبەکە بێ هەروشێ هەر سنتەنزە هەمووی خۆم بیرم لێ کردوەوە یعنی ئەمە چیرۆکی بۆ نمونە ڕۆژانەی خۆتە لە ماڵەوە یاخود ئەو هاوڕانت کە ئەی بینیت ئەمانە تۆ وەرئەگری وەکو فکرە و دواتر ئەیان نووسی کە فکرێک وەرئەگرم کە بیر لە شتێکەکەمەوە یەکسەر ئەڕۆم ئێنووسم بۆیە بیرم نەچێتەوە کاتە بێت تۆ دەفتەرێکی بچووکیشت دایم لە گەڵابێ وایە هەموو لە مەکتەب بێ لە ماڵەوە بێ لە هەر شوێنێ بێ لەسەر وەرەقەیەک هەر فکرەکەمە نووسم بۆیە لەسەر کۆمپیوتەرەکەم دیسانەوە بینووسمەوە و ئەو کاتەش بیکەمە چیرۆکێک ئەمە ئێستای بینین تۆ قساکەی لە ناو قوتابخانەکەتا باسی چیتە کرد کە کتێبەکە و بۆ نمونە ئەخەیتە ڕوو باسیەوەت کرد بۆ هاوڕێکانێگەر ئێوەش توانایەکتان هەیە هەوڵێن لە بوارێکە خۆتان ببینەوە ئێوەش دەست پێ بکەن ئەو کاتە لەوێ کتێبەکە تەواو بوو و بە هەموو هاوڕێ و مامۆستاکانم وت کە ئێستا کتێبێکی خۆم هەیە و باسی کتێبەکەمم کرد ئەو کاتە و باسی کتێبەکەم کرد باسیم کرد کێ یارمەتیاوم لەو ڕۆژە زۆر باشە مامۆستا هێمن بۆ ئەوەی کە خوێنسکارێک لەم تەمەنە کەمەیە بتوانێت توانایە کە ئەگەرتیایەتی بیدۆزێتەوە چۆن ئەکرێت چواردەور هەر ئێوە خۆتان لە مەکتەب یان دایک و باوک یارمەتی بدات چونکە ئێمە ئێستا لەوانێ هەنێک لە منداڵان هەیە وەکو ترێن هێشتا ئەم توانای لە خۆیان نەدۆزی بێتەوە چواردەور چۆن توانم توانە یارمەتی دەریبەکە بیدۆزێتەوە خۆی پرسیارەکە زۆر گرنگە چکە هەتاوەکو ئەو بیئەیە نەدۆزرێتەوەوانێ ئەو تواناژ نادۆزرێتەوە من لە بیداەتی قسەکانمە ئاماژەم بۆیە هەموو مناڵێک ئەگەری هەیە چەندین بەهری تێدا بێت ئەگەرمە لێ بگەڕێن مناڵ بە مناڵەتی خۆی بژی لەو تەمەنی خۆیە تواناکانی یەکسەر دەرەکەوێت ئەمە هەر لە قوتابخانە بە کتێبەوەنەوە وەستاوین قوتابیمان هەیە ئالەتی میوزیکی زۆر بە باشی ئەژەنێ بێ ئەوەی بەشداری خولی کردبێ قوتابیمان هەیە و کتێب ڕۆمان ئەنووسێ بە کوردی لە تەمەنێکی ئاوایە لە ڕووی وەرچیەوە زۆر بەتوانێتە تۆ لێ بگەڕێی ئەو منداڵە ئەو بیئەی منداڵانەی کە خۆی هەیە بژی خۆی بێ لێ بگەڕی قسە بکە ڕێی خۆی بدا ڕخنە بگرێ لە شتەکانی چواردۆری خۆیان تێڕامانینی هەبێ ئەمە قوتابیمان هەیە لە قوتابخانە لەواچێ تێبینیدا بێت کە ڕەنگی پەردەی پۆلەکان شتێک بێ لەگەڵ ڕەحلەکانە بگونجێت تۆ بێ ئەگەر ئەمە سەرکە بنەکەیت لێ بگەڕێکە قوتابیەکان بیری خۆیان واڵا بکەن بۆ مامۆستاکانیان بۆ هاوڕێکانیان بێگومان بەهرەکانیان دەرەکەوێ واتە یەکەم شت ئەوەیە کە تۆ ڕێ بدەیت چ لە قوتابخانە بێت چ لە ماڵەوە بێ منداڵەکە خۆی بێ منداڵەتی خۆی بژێ هەنگاوی دوای ئەوە ئەگەر شتێکی جیاوازی تێدا بەدی کرد لە بری سەرزەنشکردن بارزی بکەیت بە حدێک کە منداڵەکە بزانێ ئەم شتێکی جیاوازی هەیە خاڵی دواترەوەی کە تۆ مەرجنیە ئەو بەهرێت تۆ بتانی هاوکاری بیت ئەبێ ببرێ بۆ لای کەسێکی شارەزا جا لە قوتابخانە بێ مامۆستاکەی ئالەتێکی موزیکی ژەنە بۆ لای میوزیسیانێکی بتوانە کاوکو کار لەسەر ئەم بەهرەیە بکات و لە دوا ڕۆژی شار بێگومان سوودێکی کۆمەڵاتی گەورەیە بێت بە هیوای ئەوەش ترێ گەرتوانی لە داهاتوە مادەم لێرا وێنەی کێشاوە وەکو شێوەکارێکی شتوانە وێنە بکێشێ ترێجان خێزانەکەت تا چەند هەوڵێن چۆن لە قوتابخانەکە و مامۆستاکان ئاوا ڕێگەیان بۆ خۆشکردی ئەوان تا چەند پیان خۆشە و ئاوا بە شێوەیە لە شێوەکان چیرۆک بنووسیت و کتێبی کە و هەبێ و هەوڵی کێبەی کۆمەڵی بابەتی کە بنووسی جارێکی تر بە زمانی ئینگلیزی یەکەم کە چیرۆکێکم نووسی یاندم بە دایکم و باوکم و دواوە بە مەکتەبەکەمم وت هەمویان زۆر پێیان خۆش بوو کە لەو تەمەنەوە کە 7 ساڵ بووم چیرۆکم ئەنووسی و ئەو کاتەش
بە مامۆسای ئینگلیزی محاولەیە کرد وشەکانم زیاتر تێبگەێنێ و دایکم و باوکم زۆر هەموو کاتێ وەکو پێیانەوتم زیاتر چیرۆک بنووسە فکری زیاتریان ئەیامێ و دایکم و باوکم و براکەم لەگەڵ مەکتەبەکەم هەمویان زۆر یارمەتیانەوە. باشە خۆی لە ماڵەوە ئەگەر چیرۆکت بۆ بخوێندنەوە حەزت لە چیرۆک خوێندنەوەی ئەوانی شایان چون ئەستا عکس بووەتەوە لە ماڵی ئێوە تۆ خۆ چیرۆکەکە ئەنووسیت و ئەشی خوێنیتەوە چۆنە ئێستا شتا چیرۆکە خوێنیتەوە لە ماڵەوە؟ من لە ماڵەوە زۆر حەزم لە چیرۆک خوێندنەوە نییە بەس محاولەکەم زیاتر بخوێنمەوە بۆ چیرۆکی خۆتنا مەبەستم هێشتا هەر کتێبی تر چیرۆکی نووسری تر ئەخوێنیتەوە بۆی کە فکری باشترت هەبێ؟ زۆر نە بەس محاولەکەم زیاتر بخوێنمەوە بۆ فکری زیاتریش بەرگرم و بۆ شتەکانی تریش. ئەڵێن باوکت کارزان هاوکارێکی زۆر باشتە. بڵێ باوکیشم و دایکمیشم هەموو هەردووکیان زۆر یارمەتی من. دەستیان خۆش بێ بە هیوای ئەوەی کە ئەمە هاندانێک بێ بۆ مناڵانی وەکو تۆ بۆوانەی کە کرد بە هەرێکی کیانتیە نەکرد لە چیرۆکە لە هەموو بوارە جیاوازەکانە هەم خێزان هەم ئەو سیستەمەشی کەتیایە خوێنێ وەکو مامۆساش ئاماژی پێ بتوانن بە شێوێ لە شیوەکان هاوکاریان بن با لە مناڵی خۆیان نابژین وەکو مامۆسامەژەی بەڵام با توانەکانیان بخەینە گەڕ بۆ ئەوەی کە بتوانن بە شێوازێکی باش لە قۆناغەکانی ترە کەسێکی بەهێز و کەشتێکی باشیان لێ دروست ببێ. دووبارە ئێمە سپاسدانەکەی زۆر خۆشحاڵ بووین. تێجان دەست خۆش بێ سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کتێبی کەش بنووسی چیرۆشی کەش بنووسی و دووبارە سپاسیش بۆ خانەوادەکە و کەەوە نەگرینجیان بە تۆیا و سپاسیش بۆ ئێوە کە بەخێر دەستان خۆش.